کۆمەڵێک هونەرمەند و چالاکوان پرۆژەی هەپی کیتسیان دەست پێ کردووە. دەچنە نێو قوتابخانەی گوندە دوورە دەستەکان و بە ئەنجامدانی چالاکی شانۆیی و هونەری خوێندکاران بەکاری هونەری ئاشنا دەکەن. گەشتێکەکەین بە نێو لادەکانی قوڵایی گەرمیانە ئەو لادەیانەی کە دوورە دەستن و کەمتر تەوژمی شارستانیت و ڕۆشنبیری و هونەریان پێگەیە لە ڕێگەم پرۆژەیەوە چینە قوتابخانەی لادەکان چاومان بە مناڵەکانەکەوێ بە نمایشکردنی کۆمەڵێک شانۆگەری و کاری هونەری و مەیکەپی دەموچاو و دابەشکردنی گۆڤار و نامیلکە و کتێبی هۆشیاری و چیرۆک ئامێزی مناڵان. گوندە دوورە دەستەکان بەهۆی دووریان لە سەنتەری شارەکانەوە کەمترین بایەخی هونەریان پێدراوە. بەڵام پرۆژەی هەپی کیتس دەیەوێ ئەم بربەستانە تێک بشکێنێت و هونەر بگەێنێتە قوڵایی گوندە دوورە دەستەکان. ئەم جۆرە چالاکیە هونەری و شانۆیانە وای کردووە کە قوتابیان جەوێکی خۆشتر و لەبارتر بۆ خوێندن و پرۆسەی پەرۆدە فەرکردن لەبار بڕەخسێ چونکە گوند و لادەکان دوورن لە شارەکانەوە بۆی چالاکیەکان زیاتر بک بەمان پێویستە گوند ڕێکخراوەکان و گروپەکان ئەم جۆرە چالاکیانە لە گوندەکان بکەن. ڕەنگە هیچ کارێک هێندەی هونەر و چالاکی هونەری بۆ خوێندکاران مایی خۆشحاڵی نەبێت. دوای چالاکیە هونەریەکە خۆشحاڵی بە ڕوخساری خوێندکارانەوە دەبینرا. گوندەکەمان دوورە لە شار چالاکیمان کەمە. ئەمڕۆ گرروپێک هاتن سوپاسیان لێ دەکەین. یاریمان کرد، یاریان دا پێمان دمچاومانیان ڕ کرد. ئێمەش دەستخۆشیان لەکەین دڵمان زۆر خۆش بوو. منداڵانی گوندە دوورە دەستەکان کەمترین هەوڵیان لەگەڵ دراوە بۆ ئاشناکردنیان بە هونەر. بۆیە مامۆستایانی قوتابخانەکان خوازیارن ڕێکخراوەکان هەوڵە هونەریەکانیان لە سەنتەری شارەکانەوە بۆ گوندەکان بگوێزنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.